نامەیەک لە سەردەشتەوە بۆ هاوڕێ خوێندکارەکان. بە سڵاوێکی گەرمەوە دەستە پیرۆزەکانتانە بشم. هاوڕێیان، من ئێستا لە تەک هاوڕێکانمدا سەورانی مامە حەمە و هەموو ئەو نووسەرانی بەدەستی بنەماڵەی خائین و کورتفرۆشی بارزانی شەهیدکران دانیشتووم و گفتوگۆمانە. هاوڕێ خۆشەویستەکانم، باوەک خۆی ڕووداوەکەتان بۆ بجێڕمەوە. ئەو بەیانەی کە فرێنرام بەیانەکەی لە خەو هەستان، بەڵام هەر لە خۆمەوە هەروەکو پێم وترابێ دڵم خورپەیەکی کرد و هەستم بە شتێکی سیر کرد. لە بەرچاومدا چەند جارێک وێنەی مەسرور بارزانی بە بەرچاومدا وەکو دێوزمە ئاهات و ئەچوو، بەڵام ترسکاری من نییە. هەر بۆیە کتێب و دەفتەرەکانم هەڵگرت و بەڕێکەوتم بەرەو زانکۆ، بە هیوایەوەی بە دیدارتان شاد بم و بەیانی باشتان لێ بکەم. بەڵام کاتێک لە شەقامەکە پەڕیمەوە، ئۆتۆمبیلێک وەستا و چەند چارە قورسێکی لە دابەزی کە دواتر زانیم کە ئەمانە جەندرمەکانی مەسرور بارزانی. کەوتنە لێدانم تاکو بێهۆشیان کردم. نازانم چەندی پێچوو هۆشم هاتەوە و کردیانم بە کۆشتێکدا وەکو هەستم پێکرد. پاش کەمێک بردمیانە ژوورەوە کە چاویان کردمەوە، بینیم ئەو وێنەیە بەیانی لە بەرچاومە ئاهات و ئەچوو، هەر هەمان دەمە چاو بوو. چورکەیەک بە لەشم داهات، هەرچەند هەردوو دەستم لە دووەوە بەسرابوو. مەسرور زۆر مەسرور بوو بەبینینم. زۆر ناشرین کەوتە جنێ و پێدانم بە خۆم و کەسوکارم. کار گەشتە ئەوەی بە سۆرە ناوم بێنێ. دەموچاوی تەواو تێکچوو بوو، چاوەکانی سوور هەڵگەڕابوون، دەستیە لەرزی. پێی وتم من ژێر زەویت بۆ ئەگەڕام، ئەوە هێنایتیانە بەردەستم. پێم وت ئێوە چیتان لە من ئەوێ؟ من خوێندکارێکی زانکۆ. بەڵام بێشەرمانە کەوتە جنێدان بە زانکۆ، خوێندکارانی زانکۆ. پەلاماری دەمانچەکەیدا و فیشەکی خستە بەری و نزیکی کردەوە لە دەمم. پێیوتم نایەڵم جارێکی تر لەو دەمەوە باسی بنەماڵەی بارزانی بکەیت. دەستی پیانە، هەرەوەندە ئاگام لە خۆم نەما. کاتێک بە ئاگا هاتمەوە، لە ناو هاوڕێن و سەرە شەهیدەکانمدا بووم، ئەوانەی بەدەستی بنەماڵی بارزانی شەهید کرابوون. کۆمەڵێکی ئەجگار زۆر بوو. هاوڕێ خوێندکارەکانم، دەستی یەکەیەکەتانە کوشم. سپاسی هەوڵ و ماندووبوونتانەکەم. ئاگاداری خەبات و تێکۆشان و ڕێپێوانەکانتانم لە ڕێگای ئێوەشەوە. سپاسی سەدان هەزار خەڵکی خۆپیشاندەری کوردستان و دەرەوەی وڵاتەکەم. هاوڕێ خۆشەویستەکانم، بە هیوایەوە بووم لەم ساڵی خوێندندا و لە کۆتایی ساڵدا نمرەکانم وەرگرتایە و لە فیستیڤاڵی زانکۆ لە تەک ئێوە بە بەرگی دەرچوونەوە پیرۆزباییمان لێکردا. بەڵام ئەوە کۆتایی ساڵە و ئێوەش بەبێ سەردەشتی هاوڕێتان بەشداری ئەو فیستیڤاڵە دەکەن. بەڵام تکاتان لێ یەکەم ئەم خولی دەرچوونەتان ناوی منی لێ بنێن، خولی سەردەشت. کاتان لێ یەکەم بە ئەمانەتەوە ئەو قەڵەمەی لە شوێنی فڕاندنەکەما بەجێماوە بیدەنە دەستێکێک لە هاوڕێکانم، بۆ ئەوەی درێژە بە نووسینەکانم بدات و هەموو قەڵەمەکان با قەڵەمەکەی سەردەشت بێت. هیوادارم هەر یەکێکتان سەردەشتێک بێت و بەگشت دەسەڵات دابستەوە. کام وایە ئەو کتێب و دەفتەرانەی کە لە شوێنی ناو زانکۆ دای بنێن ئەگەر دەسەڵاتە دیکتاتۆرەکەی هەولێر ڕێگەیدان. من بە خوێنم ڕزگاری ڕۆژنامە نووسی کوردیم ڕۆشن کردەوە. ئێوەش درێژە دەری ئەو ڕێبازە بوو. هاوڕێیان، لە بریەوەی پێنووسەکەم پێنیە، بۆیە بە خوێنی جستەم ئەم نامەیەم بۆ نووسی.